بەڵێ الحەمدوللا و بڕیارە کەدرا بە ئەدامکردنی تاوانبەر و داواکارم لە سەرۆکی حکوومەت بە زووترین کات ئیمزا لەسەر ئەم بڕیارە بکاتن. ماوەی 7 مانگەکە من تاوانەکرایە 26/2022 ئەم تاوانەکرایە ماوەی 7 مانگەکە ئەو کەیسە لە دادگایە. پێشتر ئەو کەسە هیچ ناسیاوێکتیان هەبووە یاخود هیچ ناخۆشیێک هەبوو لە نێوان؟ نەخێر ناوەڵڵە قەت خزمەتی دووری بابمە بەس ئەمە قەت یعنی ئەوەندە تێکەڵی شتمان لەگەریان نەبووە. هەر لەو گۆڕەی لە سێ شەوێ هاتێ لە شیرینی خەوێ پیاوەکی نەخۆش مامۆستایەکی ماندوونە ناز برایەکی گەنج مهندس بە درەنجترین شێوە کوژراینە. بە زووترین کارێک لای ئیمزا بکرێت لە سەوی ئەدامەی و ئەم لە پێشمەرگەمە ینی ئاگام لە وڵاتێ بچیە تو لێم ناوماری من سێ نەفەری کوژیەوە هیچ معقول نییە بەخوای. ئەو کاتە تۆش لەدەوام بووی؟ ئەم لەداوام بووم لەنا من هەر لەمارە دەژیان بەس ئەو کاتێ لە هەرکا بووم لەداوام پێشمەرگەمە هیچ معقول نییە بچی لە شیرینی خەوێ بە ئەم جاڵتەی مێشێک داکەم نەخۆش براشم مهندسە 25 ساڵ عنی بچی بەدەست نەخین دەوارێکی کوژرێ وڵی هیچ معقول نییە. بە زووترین کارکاکە ئەوەی بەرپرسیە و لێرەیە بێنە سەرخات ئەو حەقیمە بکەنەوە بەس دوورین کات یعنی خەومان نەمە یان لە باوشی داک و بابم گەورە بوویمە 20 ساڵە معقول نیە ئێستا بە بێداک و باب گەورە بین.